ئەمە هۆکارەکەی بێپیلانی حکوومەتە کە حکوومەت لە دوو بنەماڵەدا ئەم سەر و ئەو سامانەی کە هەیە لە ناوەڵاتی داهاتی کوردستاندا لێوان ئەو دوو بنەماڵە دابەشی دەکەن ئەنی بە شێوازێکی دادپەروانە عەدالەت بەسەر هەرێمی خۆیان دابەشی ناکەن ئەمەش هۆکارەکەی بێپیلانی حکوومەتی کوردستانە کوردستانی خۆمان بۆنی خوێنی ساری لێدێ بۆی ئەو دوو بنەماڵەوەکەوان لە ئەو هاوڵاتانی هەرێمی کوردستان کورە بەرەو دەرەوە کۆز بکەن. یەک جار دەمرم بەسقەت بە مافم ناوێری نیتانە تۆسقاڵی غیرەت بەز لەگەڵ گەلە گورگ فێری کیژی وڵاتم لێتان پیاوترن چۆن توانیت سەری بشکێنی ڕۆژێ دێت لێت ڕادەپەڕن هەموو جیهان دەهەژێنی لە هیچ شوێنێ جێت نابێتەوە دەبێت بڕۆی بقوچێنی سەربەرزن چیژی وڵاتی من سەربەرزن کوڕی وڵاتی من هەر ئێمەین بەچکەی ئەو خاکە دەستمان لە ناو دەستی یەکدایە لێمان دەدەن تاوانمان هەیە چونکە مافمان لێ خورایە چاک بزانە ئەی سەگی برسی ئەوە سێرەی لەسەر شانتدایە با زۆر چاک من پێتی بڵێم نەک هەر کوڕان ڕۆژێ لەژێر دەست و قاچی کیژۆڵەی وڵاتی مندایە.